کاتتان باش بەڕێزان دیارە ئەمڕۆ لە پارێزگای هەڵەبجە و بە تایبەت لە مۆنومێنتی یادگاری هەڵەبجە پێشوازیمان کرد لە هەردوو بەڕێز مەحموود تۆغراو و خاتو مەڕاڵ داناش کە دوو ئەندام پەرلەمانی هەدەپەن لە پەرلەمانی تورکیا و بەدەر لە کاری ئەندام پەرلەمانی دیارە لە بواری ئیداری و یاسایی کۆمەڵی کاریکیان هەیە ئەمڕۆ هاتوون لە نزیکەوە لە مۆنومێنتی هەڵەبجە لە خەم و ئازارەکانی هەڵەبجە لەو مەینەتیانی کە بەسەر خەڵکی کوردووە بە تایبەتی خەڵکی هەڵەبجە هاتووە ببینن دیار و بەشێک لەو شتانی کە تۆمار کراون لە ناو مۆنومێنتا بە چاوی خۆیان بینیان و دوای ئەمەژە ڕۆینە سەر مەزاری شەیدان بۆیە ئێمە لێرە بە ناوی ئیداری پارێزگای هەڵەبجە و جەنابی محافیز و قایمقامی هەڵەبجە و بەڕێوەبەرایەتی گشتی شەیدانی هەڵەبجەوە بە خێراتنێکی گەرمیانەکەین سوپاسی ئەوانەکەین کە ئەرچیان کێشاو و لێرە ئامادەبوون ئێرش ماگجێنم بۆ خۆیان کە ئەگەر وتەیەکیان هەبێت لەسەر سەردانەکان جاری کە بەخێر بێن. بەڵێ ئەژیوە ڕێزداری سلااف دیکەم بڕاستی ئەم حەلەبجە حتا ئیرۆ تجاری gelê Kurd ji bîr nekir nayê ji bîr kirin ez serî devê bêjim em li Bakur bin jî li Başûr bin jî li Rojhilat bin jî li Rojava bin jî Helepçe qirkirina Helepçe qatliyama Helepçe li hemberî hemî gelê Kurd bû em vê baş dizanin yani roja ku ev qirkirin qatliyam pêk hat em li kû derê bin bira bibin em bixwe wê çaxê li Amedê bin li Bakur bin dilê me wekî ê vê derê hevalê me vê derê şewitîn ew tu carî ji mejiyê me derneket. Helepçe rûreşiya dinyayê ye. Helepçe şerma dinyayê ye. Hemî dinya, hemî cîhan ev bombe baran kirin, ev kimyasal bombe avîtin ser jinan, sen zarokan, ser gelan lêbelê dinyayê bertêk neda. Heta îro jî ev em bawerin heta ku berjevandiya wan tune be vat tiştna navînin. Yani ez dirêj nakim Helepçe ciyekî me yê navçeyek me yê gelekî xweş e. Cara yekemîn em tên agahî jî dan me jin hebûna jina li vê derê ji hedîlexan heta îroj me kêfxweş kir. Yani di rêveberiyê de di ew her derê de jin rola xwe dilîze ev Helepçe em tenê naxwazin bi bombarankirinê bêbîra gelan ji aliyê din de jî ji rêxistina xwe de jî keda xwe de jî bi her awayî gerek em weke bifikirin. Bi rastî ez gelekî xemgînim yani 10 sal çesa heştê û heştata heta îro lêbelê ez wexta ku geriyam ev dîsa dilê min de mejiyê min de teze bî ev nayê ji bîr kirin em nahêlin vê ji bîr kirin gelê Kurd li hemberî vê qatliyama siyasetê qatliyamê gerek em hemî destê xwe dilê xwe mejiyê xwe bidin hev ciyê me li ser dinyayê heye ciyê me ye welatê me ye axa me ye nasnama me ye zimanê me ye ez bibêjim bi kurtasî ji bona hevala jî pêşwaziya wan jî gelekî spasdarim roja we bimîne xweş. زۆر سوپاسانەکەین دیارە ئێمە وەکو هەردوو فراکسیۆنی یەکێتی لە پەرلەمانی عێراق و لە پەرلەمانی کوردستان لە خزمەتی وەفدێکی پەرلەمانتارانی پارتی دیموکراتی گەلان هەدەپە هاتوونەتە پارێزگای هەڵەبجە پارێزگاکەی خۆمان و مەبەستی هاتنی خاتو مەڕاڵ و کاک مەحموود لە ڕاستیە بۆ ئەوەیە جارێکی تر تەئکیدکەنەوە لەسەر پشتیوانی کوردان لە هەر شوێنێکی کوردستان بێت و لە هەر پارچەیەکی کوردستان بێت بۆ غەم و ئازار و ژانەکانی هەڵەبجە. پارێزگای هەڵەبجە من پێم وایە سمبولی ناساندنی خەڵکی کوردستان و ئازار و مەینەتیەکانی هەموو پارچەکانی کوردستانە. ئێستا براکانمان لە باکوور و ئەو خەباتە مەدەنی دەستیان پێکردووە پارتی دیموکراتی گەلان سەرباری ئەوەی کە پەرلەمانتارن سەرباری ئەوەی حەسانەی دەستوری و یاساییان هەیە بەڵام لە هەندێک کاتە بە شێوەیەکی تر
مافەکانیان پێشێل دەکرێت ڕاپێکی زیندان دەکرێن حەسانیان لێ ئەسەندرێتەوە کە ئەمە خۆی بۆ خۆی جارێکی ترەوە دەری دەخا کورد لە هەر شوێنێکی کوردستانە بێ لە هەر پارچەیەکی کوردستانە بێ هەر لە هەڵەبجەوە بیگرا ئێمە خاوەنی یەک زامین خاوەنی یەک ئازارین هاتنی ئەمان ئێمە بە تەقدیرە زانین ومێدەوارین لەمەوە دووە ئەم جۆرە پەیوەندیانەی ئێمە هەم وەکو میلەتی هەردوو لا میلەتی کوکە یەک میلەتە و لە هەردوو پارچەی کوردستان و چوار پارچەی کوردستاندا بەش بووین یەک معاناتمانەیە لە خەباتی پەرلەمانیە چۆن ئێمە لە پەرلەمانی عێراق لە پەرلەمانی کوردستان هەواڵانمان فراکسیۆنی سەوز ئەمانیش بەو کاریگەری خۆیان بتوانن ڕەئی نێودەوڵەتی و دیبلۆماسی زیاتر بۆ پارێزگای هەڵەبجە و بۆ هەڵەبجەیەکان دابین بکەن و ئێمە وەکو یەکێتی وەکو فراکسیۆنەکانمان جارێکی تر زۆر سوپاسیانەکەین کە لەم کاتەیە کە حملەی ئینتیخاباتە میلەتەکەمان لە بەردەم هەڵبژاردنێکی چارە نووسازدایە ئەوان بۆ پشتیوانی لە لیستی هاوپەیمانی کوردستان تەشریفیان هێناوە خۆتان ئەزانن کە لە ساڵانی ڕابردوودا وەفدی یەکێتی لە کاتی هەڵبژاردنەکانی پەرلەمانی تورکیا ڕۆشتونەتە باکووری کوردستان و تیمی هەڵبژاردننی ئێمە هاوکاری ئەوان بوون ومێدەوارین ئەم هەڵبژاردنە جارێکی تر بێتەوەی زیاتر نزیک بوونەوەی ئێمە لەوان و بە هەمان شێوە مافەکانی خەڵکی کوردستان لە هەر شوێنێکە بێ بەدەست بێنین و زۆر سپاسیان کاک محموود قسە بکە بەسەر چی Ez ve hemiyon sıra dikim li ser navê HDP Partiya Demokratîk a Gelanê Tirkiye. Bi rastî em îro Tirkan bînin ama zulm û zora li ser Kurdistanê li ser gelê Kurd sadece bi Helepçeyê hala qetiyam li ser me berdewam dikin. Em çar perçane belki em hatta daha me Brez Kubat talabanî me ziyaret kir got em ne çar perçane got em 5 perçane em 5 parçane ama dilê me yek e em zanim gelê Kurd li ku derê bibe xwedî derkevin li dostê xwedî derkevin gerek em li hev xwedî derkevin em zanin dijminê me gelek zêde ne ama dijminê me va bizanin ki dawiya Saddam dawiya kimyasal elî çawa biye em bawerin ki yek îroyê zulm li ser me demeşînin ew dawiya wanê wer bibe em îro gelek hemgînin demak ev qatliam çêbû ez li zanîngeya li Amedê bûm çalakiya ke sifteyî beşdar bîme çalakiya qatliama Helepçe bû dîsa rojnamavan Ramazan Öztürk hatû vir gelek wane kişandibû ve li Amedê sergî vekiribû me birebir yani roj bi roj me ev xemgînî me jiyan dîsa ez gelê me ra gelê Kurd ra sersaxî û dixwazim gerek ya em yekîtiya xwe xort bikin em hevû dîtina hîn bikin pêştaber ez dîsa spasdarim pêşwaziya we ji bo pêşwaziya we dîsa ji silavê Kurdistana Bakur min ji were hûnî ez ve silav em ittifaqa yekîtî û goran kêfxweşin em dixwazin ev ittifaq berdewam bike ji ber ku îro demdema hevgirtiyê ye hevkariyê ye yani wexta destê xwe yekîtî û goran daye hev ez bawerim ew ê gelekî xurttir ji helbijartinê derkevin em yekîtiya wan silav dikin gelek sağ ol